سەڵاو دەمێ بۆ ئەمڕۆ باسی بابەتێکتان بۆ بکەم ئەویش جیرانی بۆری فرمێسک لە منداڵان لەو منداڵانەی کە تازە لەدایک دەبن هەندێک لەو منداڵانە کونی فرمێسکیان گیرایە یان نەبوویتەوە چارەسەر بۆم حالەتە لە بیدایەتی تەمەنی منداڵەکە هەتا دەبتە 1 ساڵ بریتێ لە عیلاج تەبیعی ئەویش خایەنکردنەوە چاوەکانی و مەساج لەسەر کونی فرمێسکەکە داکەکە بە شێوەیەکی ڕێکوپێک ڕۆژانە مەساجی لۆ دەکات. هەندێک جار پێویستە لە هەوکردنی زیاد عیلاج بنووسرێ بۆی هەوکردنەکەی کۆنتڕۆڵ بکرێ. پاشی 1 ساڵی ئەگەر هاتوو ئەو حالەتە هەر بەردەوام بۆ و کونی فرمێسکە نەبووە پێویستەکە دکتۆر بە شێوەی نەشتەرگەلێکی بچوو بۆی بکاتەوە و نەشتەرگەلێکەش نسبەی نەجاحی زۆر بەرزە و زۆربەی منداڵەکان بە عیلاجی تەبیعی دەبنەوە ئەوەی دیکەش بە نەشتەرگەلی بچووک دەبتەوە بە هیوای سەلامەتی بۆ هەمووان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی